ماشەڵڵا لەو بینێ بوو گوتیان ئاگرەکە کز بوو. دوای ئەوەی کاتژمێر 10:50 خولەک یەکەم پەیوەندی تەلەفۆنی بە ئێمە کراوە بە سەیتەرەی ئێمە بە ژمارە تەلەفۆنی 441 کە ئاگرێکی لە شەقامی مەغموود دەست بەزێ تیمی بنکەی ئازادی گەیشتە شوێنی ڕووداوەکە. ئێستاش ئەوەیە کە پەیوەندی بە ئێمەوە کردو مۆبایلەکەشی خەزنە تەلەفۆنی دووەم لە 10:50 کردوێتی تەلەفۆنی داخستو یەکەم ئۆتۆمبیل یعنی لە ماوەی 10 خولەک ئۆتۆمۆبیلی مەگەیشتە شوێنی ڕووداوەکە تەنها یەک گەرات سوتاوە بەداخەوە یعنی هاو بەشی خەمی خاوەنەکەینە کە زیانی بەرکەوتووە بەڵام خۆشبەختانە ئاگرەکە تەشەنەی نەکردووە هیچ گەرازێکی تر لە شوێنەکە نەسوتاوە. ئەمەش خۆی ئەنجومەنە و خاوەن یەک لە شوێنەکانە با خۆشی قسەتان بە بەو کات خۆی شوێنەکە کە دەیبینن ئەو کەلوپەلانە کە دەفرۆشرێ هەموو جۆرە کەلوپەلێکی تێدایە کەلوپەلی خێراگرگرتووی تێدا تانچێ مشتەقاتی نەفتە مۆلیداتی کەهرەبائیە یعنی بە کەمترین کەم تەرخەمی بۆ نمونە جغارێک پڕێ بدرێتە ناو ئەو کەلوپەلانە ئاگری دەگری کە ئاگریش دەگری زۆر خێراتە شەنە دەکە لەبەرەوەی مادەی چەوری و بنزینیش زۆر لە شوێنەکە هەیە بەڵام دەبێت ئەمانە چارەسەر بکرێت یعنی ئەنجومان ئەوانە سیستەمێکی ئاگرکوژێنەوە ئەگەر هەر چۆنێک بێ دەبی بۆ خۆیان هەیان بێ ئامێری ئاگرکوژێنەوەی دەستی ئەگەر زوو ئاگر بیدات گرتی توانیان کۆنتترۆل بکەن ئەگەرنا بەو شێوەیە کە دەبینن ئاوازیانی زۆر بەر خاوەنەکەی دەکەوێت بەداخەوە دەبێت چارەسەرێک لۆ ئەم بابەتەی ئەو هاوڵاتیانێکە ئەو خەڵکە کاسبکاری ئێرە بدۆزرێتەوە ڕاستی لێکۆڵینەوە سەرەتا ئێمە بەردەوامە خۆتان دەبینین ئاگرەکەەوە پاشماوەکەی ماوە دەمانێت تەواو کۆنتترۆل بکرێتن لەبەر ئەوەی زیان بەر گەراجەکانی دی نەکەوێت وەکو ئەمە دواتر ڕای گشتی ئاگدار دەکەین. کاتێکا